ئەم کاتتان باش هەمووتان بەخێر بێنەوە سەر و سەر چاوم ئەمڕۆکە لە لایفێکی دیکە بەیەکەوە دەبینەوە. سەرەتا داوای لێبوردنەکەم لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا نەمتوانی بێمە خزمەتتان و زۆر جارانیش بە ئەنقەست لە ویکەندەکان لە ئەوروپا لە ویکەندەکاندا هەمووتان دەزانن ئەوانەی بە تایبەتی ئەوانەی شارەزای ژیانی ئەوروپانەوەیانیش بیستویانە دەزان کە ژیان لە ویکەندەکاندا هەندێک سەختە. مرۆڤێک کە ماڵ و منداڵی هەبێ کاری هەبێ زەحمەتە بتوانێت لە ویکەندەکانیشی تر بەرنامە ساز بکە، هەرچەندە هەوڵە دەم لە ئایندەدا ئەم کارانە بکەم. هەوڕێیان ئەو شەڕی کە ئێستا کە بەردەوامە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی بۆتە زاڵکاوێکی زۆر زۆر گەورە ئەمریکا و ئیسرائیل، بەڵام بە تایبەتی ئەمریکا دەناو زەڵکاوەکەدا ئیتر چەقی بەستووە، نازانێت چۆن بێتە دەرەوە و ڕۆژ بە ڕۆژ لەلایەک قەبارەی هێرشەکان گەورەتر دەبن و زیانەکانیان زیاتر دەبن، لەلایەکی دیکە هێرشەکان لە کۆنتڕۆل دەردەچن، بەیانی دەگاتە کوێ هیچ کەس نازانێ. ئیتر ئەمە نیشانمان ئەدا کە وڵاتەکان وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا و یانیش وڵاتێکی زیرەکی وەکو ئیسرائیل چەند گەورە بێت چەند زیرەک بێ، بەڵام لە کۆتاییدا ئەکرێ بڕیاری استراتیژی زۆر زۆر هەڵە بدا و وڵاتێکیش وەکو ئێران چەند دواکەوتوو بێ، چەند ئاینی و ئاین پەرست بێ و چەند زاڵم بێ، یعنی لەسەر پارچەیەک پەڕۆ لەسەر سەرپۆشێک بتوانێت کچێکی 20 ساڵیش بکوژێ، بەڵام ئەکرێ لە ڕووی تەکتیکیەوە کۆمەڵێک بڕیار بدە، کۆمەڵێک هاوکێشە دروست بکە، دوژمنە گەورە و سەرسەختەکەی ئیتر بخاتە ناو تەڵەیەکی زۆر زۆر گەورە. ئەمڕۆکە ئەبینین کە ئەمڕۆکە ئەو ئەنجامە بە ئاشکرا دەبینین. لەکوێ دەبینین؟ سەرەتا ئیتر لە ئەوەتان بۆ ڕوون دەکەمەوە کە کاربەدەستانی سەربازی و ئەمنی لەو بارەیەوە چ زۆرە ئانالیزێک دەکەن و دوای ئەوە دەینە سەر بابەتە استراتیژیەکان کە بەرەو کوێمان دەبا. تکایە هاوڕێیان ئەوانەی لەسەر خەتن، تکایە لەسەر زەنگوڵی یوتوبەکە چرکەیەک بکەن بۆ ئەوەی هاوڕێیانی دیکەش بتوان بێنە ژوورەوە و ڤیددیۆکەمان ببینن. سەرەتا دەمەوێ هەروەکو باسم کرد ئیتر لە زاری خۆیانەوە، لە زاری گوتە بێژان ویانیش لە زاری بەرپرسیارانی ئەمنی و ئیستیخباراتی و سەربازیەوە باس لە هاوکێشەکە بکەین کە ئەمڕۆکە بەرەو کوێ دەچێەوە لە دوای ئەمەدا ئیتر دەچینە سەر بۆچوونی کەسانی استراتیژی، کەسانی زانستی زانایانی سیاست لە ناوچەکەدا کە بۆچوونی ئەوان چۆنە، ئیتر دوای ئەوە ئانالیز لەسەر کۆی بابەتەکە پێشکەش دەکەن. بۆ نمونە گوتەبێژی سوپای ئیسرائیل IDF دانیال هاگاری ئیتر ئەمڕۆکە لێدوانێکیدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕاستی گوتی پشتڕاستی کردەوە کە هێزەکانی ئاسمانی ئیسرائیل توانیانە لە قۆناغی یەکەم و دووەمینی ئۆپەراسیۆنەکاندا ئیتر لە سەدا 60 کارگەکانی دڕۆنی ئێرانی تێک بشکێن، بەڵام هۆشداریشیدا لەوەی کە سوپای ئیسرائیل ئێستا لە بەردەم هەڕەشەیەکی گۆڕا و گەڕۆکدایە. ئەو ڕایگەیان کە ئێران توانیوێتی موشەکە وردەکانی کە پێیان دەوترێ PGMS بگوازێتەوە بۆ ژێرخانی مەدەنی و تونێلەکان لە چیاکاندا. یعنی ئەمەشیان وەکو بڵێ بەڕاستی شتێکە کە وەکو بڵێ ینی نیشانمان ئەدا کە ئیستیخباراتی ئیسرائیلی هەرچەندە بەهێزیش بێ لە هەندێک بواردا بەهێزە، بەڵام لە هەندێک بواریشدا بە تایبەتی لە ینی پیشەسازی سەربازی
ئایا هەمویان دەستنیشان کردووە، هەمویان پێش جەنگەکە بینیوە زانیویانە، لەمەدا هەتاوەکو ئێستاش گومان هەیە. بۆ نمونە تەماشا دەکەین هەتاوەکو ئێستاش ئەوەی دەردەکەوێت کە پیشەسازی ئەسلی سەربازی ئێرانی لەژێر چیاکانددایە و ئیتر لەژێر ئەو چیانەش هیچ جۆرە بۆمبێکی ئەمریکی و ئیسرائیلی ناتوانێت، یعنی ناتوانانی ئەتۆ لە 1000 مەتر قوڵ لەژێر قوڵایی چیایەکدا کە زۆر زۆر لە بۆوان ئاسانترە، ئیتر لەوێدا ئەتۆ بتوانیت تەواوی کارگەکان بدۆزیەوە، ئەکرێ 1-2 دەرگا بدۆزیەوە و دەرگای تونێلەکان لێیان بدەیت، بەڵام ئەمانە باس لەوە دەکرێت دەیان دەرگای شاراوەیان هەیە کە هەمویان هەتاوەکو ئێستا بەکار نەهێناون. هەر لە بۆ هەندێک ئەڵێ هێرشە ئاسمانیەکانی ئیتر هێرشە ئاسمانیەکان زۆر زۆر قڕستر بوونەوە ئیتر یان ئەوە تا ئیسرائیلیەکان هەندێک جۆرە چەکی دیکە بەکاردێنن کە ئەمە بەسییان بە ئاشکا چەکی نوکلەریە، یانیش ئەمە تا کارەکە زۆر زۆر سەختتر دەبێ لە مەودووە. لە هەمان کاتدا ئیتر جەنەڕاڵ میشێل ئێرک کوڕێلا کە زۆر زەر ناوتان بیستۆ فەرماندەی سندکۆمی ئەمریکایە، پێشتر لە پەیوەندین لە نێوان ڕۆژئاوا و سوپای سووریا و ئەمریکا و ئەوانە زۆر ناوی دەهات، چەند جارێک سەردانی سووریای کرد، سەردانی ئەحمەد شەڕە و سەردانی مەزلوم عەبدیشی کردبوو، ئەویش لێدوانێکی هەیە کە بە ئاشکرا دان بە کەم و کورتیەکان دەنێ کە بەخۆی ئێستاکە لە کەنداوە، بەڵام شوێنەکەی دیار نییە، چونکە ئەم جۆرە کەسانە ئێستاکە لە ترسی موشەکەکانی ئیسرائیل ئێران ئیتر ئەمانەش شوێنەکانی خۆیان بە تەواوەتی ئاشکرا ناکەن، هەروەکو گریمانە نەتەنیاهۆش کەسێکی وایە، ئەگەر چونکە نازانین ئێستا مردن و مانەکەی ناتوانین پشتڕاست بکەینەوە، بەڵام ڕەنگ بێ نەتەنیاهۆش کەسێکی لە شوێنێکی وابێ، لە شوێنێک بێ کە خۆی حەشاردابێ و نەیەوێ ئیتر بە ئاشکرا بێتە دەرەوە. کۆڕێلاش بە هەمان شێوە ئیتر باسی لە کێشەی هورموز کرد، دوورگەی هورموز، ئەو ئاماژەی بەوەدا کە هەرچەندە کەشتیە مینڕێژەکانی ئەمریکا و بەریتانیا هەوڵەدەن کار بکەن بۆ پاکردنەوەی گەڕووی هورموز، بەڵام بەکار ئێرانیەکان مینی زیرەک بەکاردێنن و لە هەمان کاتدا بەلەمە جەنجاڵە خێراکان لەلایەن ئێرانیەکانەوە ناوچەی قەدەغەی هاتوچۆی دروست کردووە کە زۆر لەوە بەهێزترە کە ئێمە پێشبینیمان بۆ دەکرد. یعنی تەماشاکەن ئێران خۆی لە خۆیدا چەند بەلەمێکی بچووکی هەیە کە هەندێک لەو بەلەمانە ئیندیحاری، هەندێک لەو بەلەمانە وەکو درۆن کار دەکەن و ئەمانە خێراییەکەیان گەلێک زۆرە، زۆر زەحمەتە فڕۆکە و موشک و شتیوا بتوانێت بە ئاسانی ئیتر لە ماوەی نزیکدا، بە تایبەتی لە ماوەی نزیکدا ئیتر بێکاریگەریان بکە. هەر لە بۆ هەندی هەتاوەکو ئێستاش کەشتێکی شەڕی بەریتانی و ئەمریکی ناتوانن بچنە هورموز، ئەمە ڕاستیەکە. ئیتر ئەمڕۆکە لە لێدوانی ئیماراتیەکان، لێدوانی سعودیەکان و قەتەریەکانیشدا باس لەو کێشەیە دەکرا کە پێیان دەوتن ئایا ڕێگایەک هەیە بۆ کردنەوەی هورموز، باسییان لەوە دەکرد کە نەخێر، هەتاوەکو سوپا دانا بەزێتە سەرخاک زۆر زەحمەتە، سوپاس دابەزێتە سەرخاک ئیتر ئێرانیەکان هەڕەشەی ئەوە دەکەن، یعنی ئێران دوو کارت ئەو کاتە بەکاردێنی، یەک لە کەندا و دەپەڕنەوە ئیتر هێرشی سەر بەحرێن و کوێیت و سعودیا و ئیمارات دەکەن و لە هەمان کاتدایتر بە ئێحتیمالی زۆر حوسیەکان ئەو کاتە دەکەونە دەورە، خۆی لە خۆیدا حوسیەکان یعنی سەرباری ئەوەی کە چەندین ساڵ بوو ئیسرائیل و ئەمریکا یارمەتی ئیمارات و سعودیان دەدا پێشتر، بەڵام تەماشامان کرد ئیتر سعودیا ناچار بوو پەنای بۆ سەفیری بۆ چاینە برد، ئیتر چاینە چوو پێشتر ئیتیفاقێکی ساز کرد لە نێوان ئێران و سعودیا بۆ ئەوەی کێشەی حوسیەکانیان لە کۆڵ بکەنەوە. کێشەی حوسیەکان هەتاوەکو ئێستاش ماوە زیندووە و ئەحتیمالی زۆر جارێ نایان هەوێ کارتەکەی خۆیان بە ئاسانی بسووتێنن لەبەر ئەوەی
یعنی گرانیەکی زۆر لە ناو ئەوەدا هەیە لە ناو یەمەندا هەیە و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ڕێنگ بێ جبلخانەکەیان بەشی ئەوە نەکا شەڕێکی در و درێژکەن بەڵام ئەگەر بێت و هێرشێک بکرێتە سەر ناو خاچی ئێراندا ئیتر ئەحتیمالی زۆرە کارتی حوسیەکانیش دەست پێ بکرێتەوە و کارتی حوسیەکان کە دەستی پێکرد ئەمجارە نەوەکو هورموز بەڵکو دەریای سوور دەکەوێتەوە ژێر هەڕەشە و ئەو کاتە ئیتر بەڕاستی گرانیەکی زۆر لە جیهاندا دروست دەبێ و کێشەکە دەگاتە لووتکەی خۆیدا هەر لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا ئەو کارتانە بەکار نهێنراون ئێستاکە ئەمریکیەکان بەریتانیەکان دەیان هەوێ لە ڕێگای کەشتی شەڕکەرەوە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان گەروی هورموز بکەنەوە بەڵام هەروەکو باز دەکرێت بەڵامە جەنجاڵە خێراکان بەلەمە بچووکەکان و درۆنە ئاویەکان و مینی زیرەک کە مینی گەڕۆکشیان پێدەڵێن ئەمانە بەڕاستی هەتاوەکو ئێستاش زۆر کێشەی زۆر گەورن کاتی خۆی نازانم ئۆکرانیا بوو یان رووسیا بوو ئیتر لە ناو لە سنووری ئاویەکانیاندا لە دەریای ڕەش مینیان چاندبوو وابزانم ئۆکرانیا بوو 6 مانگی بر تاوەکو پاک کرایەوە هەتاوەکو پاک نەکرایەوە هیچ کەشتێکی ئۆکرانی و رووسی و جیهانی تورکی نەیتوانی لەوێدا بپەڕێتەوە چونکە تەمیناتی کەشتەکان زۆر گران دەبێت ئەمانە هەمویان کێشەی زۆر گەورنە لە هەمان کاتدا ئیرک کۆڕێلا دانی بەوەدانا کە گواستنەوەی نەوتی جیهانی لە ڕێگەی گەروەکانەوە بۆ ڕێژەی لە ستا 90 ئێستاکە پەکی کەوتووە و باسی لەوە کرد کە لە ڕۆژانی ئایندەدا بەرمیلی 90 بۆ 145 دۆلار دەڕوە ئەمەشیان خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر گەورەیە هەر لە بۆ هەندێ دۆناڵد ترامپ داوای لە ئەوروپیەکان کرد داوای لە وڵاتانی ناتۆ کرد بکەونە ناو شەڕەکان بەڵام هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین فەرەنسا بەریتانیا ئەڵمانیا سێ وڵاتی زۆر گەورەی بە کاریگەر و بەهێزی ناتۆ وەڵامی نەرێنی ترامپیاندایەوە نەکەوتنە ناو شەڕەکە لە هەمان کاتدا جێگیری یاریدەدەری وەزیری بەرگری و ئەفسەری CIA میک مۆڵڕۆی لە BBC نیوز و فۆرین پۆلیسی ئەویش شیکاریەکی لە بۆ ئەو بابەتە کرد باسی لەوە کرد کە ئەوەی ئێستا کە لای سوپای پاسداران جێبەجێ دەکرێت شتێکی تایبەتە چونکە سوپای پاسداران ئێستا کە بۆتە 31 فڕقەی سربەخۆ و ئۆتۆنۆم فەرماندەکانیان ناناسرێنەوە و بە هیچ شێوەیەک ئەمانە پەیوەندیان لەگەڵ ناوەندێکەوە نییە ئەتۆ هەر بچی فەرماندەیەکیش بکوژی جێگرەکەی دێتە شوێنی و جێگرەکەی دێتە شوێنی و ئەمە گەورەترین کێشەیە کە لە ئایندەدا لە بۆ ئاگربەست هیچ ئەدرێس و ناونیشانێک نییە ئەو باس لەوە دەکا هەتاوەکو ئێستا ئەوان نەیان توانیوە تەلەفۆنێک ژمارەی تەلەفۆنێک ناونیشانێک پەیدا بکەن لە بۆ ئاگربەست تەنانەت بۆ تاقیکردنەوەش تاقییان بکەنەوە بزان ئەمانە بە ئاگربەست رازین یان رازیلین ئەڵێ هەتاوەکو ئێستا ئەوە ئەفسەری CIA و جێگیری پێشووی یاریدەدەری وەزیری بەرگریە کەسێکی ئاسایی نییە ئەڵێ هەتاوەکو ئێستا ژمارەی تەلەفۆنێکمان بەدەست ناکەوی و یانیش ناونیشانێکمان بەدەست ناکەوی لێدوانێکی دیکەی توێژەر لە پەیمانگای نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوە لە استراتیژیەکان کە لە بۆ دەگاردیان و زێدەئێفی ئەڵمانی قسەی کردووە ئەویش فابیان هینزە هینز تیشکی خستە سەر دوێڵی موشکی ئەو ڕێگەیان کە هەرچەندە سیستەمەکانی وەک ئاڕۆسێ و دەیڤیدس سڵینگی ئیسرائیلی بەشێک لە موشەکە مامناوەندیەکانی ئێران
دەتوانێت بخاتە خوارەوە، بەڵام قەبارەی زۆری هێرشەکان خەریکە کۆگاکانی موشکی بەرپەرزدەرەوەی ئیسرائیل بەتاڵ دەکەن. و ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان ئەمریکەکان ئیتر لە کۆریای باکوور جبلخانە خۆکەی خۆیان کشاندەوە کە پێشتر ئەو جبلخانەیان لەوێ دانابوو. کۆریای باشوور ببوورن، کۆریای باشوور کۆگایەکی زۆر گەورەی جبلخانەی ئەمریکیەکانە هەر لە بەرامبەر کۆریای باکوور دایان ناوە، لە بەرامبەر چاینا دەیان ناوە ئیتر ئەو جبلخانیان کێشایەوە. و ئەو باس لەوە دەکا کە چەند ڕۆژی دیکە ئیتر کۆگای موشکی بەرپەرزدەرەوەی ئیسرائیلی کۆتاییان پێدێ کەینێ ئەڵێ لە ماوەی 10 ڕۆژی داهاتوودا ئیتر ئەمە بە ئاشکرا دەردەکەوێت کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئەو جۆرە موشەکانەی نامینێن. ئیتر موشەکە مامناوەندیەکانی ئێرانیش دەکەونە عارز و دەتەقنەوە. لە هەمان کاتدا دکتۆرکان ئاسپا ئۆغڵوش کە کەسێکی تورکە لە پەیمانگای هاتسۆن ئیتر باسی کردووە، باس لە درۆنەکان دەکا، باس لە درۆنەکانی شاهید 136 ئێرانی دەکا کە ئەڵێ ئێران ئەو درۆنانە بەکار ناهێنی لە بۆ ئامانجێک، بەڵکو ئامانجەکەی ئێران ئەوەیە کە تێچووی بەرگری بۆ ئەمریکا و ئیسرائیل 50 ئەوەندەی دیکە زیاد بکە. و ئەڵێ ئەمە کێشەیەکی گەورەی لە بۆ ناتۆ، لە بۆ ئەمریکا، لە بۆ ئیسرائیل ساز کردووە، چونکە ئەو موشەکانەی ئەو موشکی سیستەمی بەرگری کە ئەمریکیەکان ئیسرائیلەکان بەکاری دێنن هەم تێچووی گەلێک زۆرە، هەمیش لە ماوەیەکی کورتدا ئیتر ئەمانە دروست ناکرێن. بە پێچەوانە ئێرانیەکان ئەتوانن بە مەسرەفێکی زۆر کەم و لە ماوەیەکی کەمتر ئەتوانن ئەم جۆرە درۆنانە بەکاربێن، هەتا وەکو ئەو درۆنانەش هەبێ کە لە قوڵایی تیاکان دان بەشێک لە فابریقەکانیان ئەڵێ هەتاوەکو ئێستا ئاشکرانین. ئەمە وا دەکاتن کە ئەمریکیەکان چارەسەریان نەبێ. و لە هەمان کاتدایتر سەرچاوەی هەواڵگیری موساد شاباک لە ڕێگای ئارێتس ئیتر شیکاریەکی بۆ بابەتێکە کردووە، ئاماژە بەوە دەکەن کە ئەو ڕوخانە ناوخۆیی ڕژێمی ئێران کە هەندێک لە توندڕەوەکانی ئیدارەی ترامپ پێشبینیان دەکرد ڕووی نەداوە بە هیچ شێوەیەک، بە پێچەوانە کاریگەری کۆبوونەوەی لە دەوری ئاڵای ئێرانی خەریکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ. و ئەو سەرچاوە هەواڵگیریەی موساد باس لەوە دەکا ئەڵێ زۆر بەداخەوە ئێرانیە سیکولارەکانیش ئێستا دەستنە ناو یەکەکانی بەرگری شارستانی دژی ئەوەی کە وەک دەست درێژی بیانی بۆ سەروەریەکەیان دەبینن. ئەمانە هەر هەمویان نیشانمان ئەدەن کە ئەو پلانەی ئەمریکا و ئیسرائیل سازی کرد، پێشبینیان دەکرد، خەیاڵیان بۆ دەکرد، بە هیچ شێوەیەک هەتاوەکو ئێستا سەرکەوتنی بەدەست نەهێناوە. و گوشارێکی لۆجستیکی زۆر گەورە لەسەر ئەمریکا و ئیسرائیلیەکان هەیە، پەلبەستی ناوچەیی هەیە و یەک لەو پەلبەستە ناوچەیانەش بەرپرسیارانی سەربازی لە ئوردون و عێراق هۆشیاریان داوە کە ئاسمانی وڵاتەکەیان بۆتە شاڕەیەکی هەمیشەیی بۆ موشەکەکان، ئەمەش بۆتە هۆی ناڕەزایی ناوخۆیی و داواکاری هاوڵاتیان بۆ دەرکردنی هێزە ڕۆژئاواییەکان بۆ ئەوەی چیتر نەبنە ئامانجی ئێران. خۆی لە خۆیدا ئێران بە ئاشکرا ئاڵێ چاپەمەنیە کوردەکان کەمتر باسی لێوە دەکەن، ئێران بە ئاشکرا ئاڵێ ئەو وڵاتانی کە هێزی ئەمریکی تێدا هەنا، هێزی ئەمریکی تدانەوە ئەنج پەیوەندی ئەمریکی لەوێدا زۆر پتەوە، پێگەیەکی ئەمریکی لەوێ هەیە، یان ئەوە تا ئەمریکیەکان دەردەکەن یان ئەوە تا ئیتر هەموو شتەکانتان دەکەم بە ئامانج، بە تایبەتی وزە دەکاتە ئامانج. بۆ وزە دەکاتە ئامانج لە کوردستان بۆ نمونە، بۆ وزە دەکاتە ئامانج بۆ ئەوەی ئێران دەیەوێت لە ڕێگەی وزە، لە ڕێگەی گرانبوونی نەوت و غاز و دیزڵ و هەموو ماددەکاندا ئیتر ئەوروپیەکان
بێنێتە سەرخەت لە ناتۆ دوور بکەنەوە و لە هەمان کاتدا ئیتر هەم هاوڵاتیەکان ئیتر ناچار بن داوا لە حکوومەتەکانیان بکەن کە هێزە ڕۆژ ئاوا یەکەم بە تایبەتی ئەمریکا دەربکەن و هەم لە هەمان کاتدا ئیتر مەقەسی نێوان ناتۆ و ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل زیاتر بکاتەوە. ئەوە یەک لە تەکتیکە سەرچیەکانیتی و لە هەمان کاتدا ئیتر ئێستا جۆرە کارتێکی ئەلکترۆنی چەکێکی ئەلکترۆنی ئێران بەکاردێنێ کە پێشتر لە مێژوودا نەبووە. بۆ نمونە ئەمڕۆکە لە دوورگەیەکی لە دوو شاری گەورەی ئیسرائیل و لە بەندەرێکی ئەمریکا بە ناوی ساڤانە ئێرانیەکان توانیویانە بۆ چەند سەعاتێک کارەبای ئەو سێ شوێنە ببڕن. ئێران ئەو تەکنۆلۆژیای لەکوێ بوو بۆ پێشتر نەیبوو. ئەمانە بەڕاستی جێگەی پرسیارن چێ پێیەدا، ئەمانە جێگەی پرسیارنە ئەو هێزە چێ لە پشت ئێراندا هەتا چ ڕادێک پشتگیری تەکنۆلۆژی و ئەلکترۆنی لە ئێران دەکات. ئەمانە هەمویان ئیتر ئەمڕۆکە پێمان دەڵێن کە لە ڕووی قوڵایی استراتیژی لە ڕووی خۆڕاگری ویانش ئەو تەکتیکە ئێران خۆڕاگری ناهاوسەنجی کە پێ دەڵێن کە چارەسەری سەربازی بنبەست کردووە. دەبێ ئیتر دیپلۆماسیەکی خێرا بەڕێوە بچێ. ئەو دیپلۆماسیەتە خێرایەش ئێستاکە لە دەستی ئەمریکیەکاندا نیە. ئەمریکیەکان بە خۆیان ئەڵێن ئێمە دەمانەوێت دیپلۆماسیەتێکی خێرا هەبێ، ئێمە دەمانەوێت چارەسەریەک هەبێ، ئێمە دەمانەوێت بزانین کە ئێرانیەکان مەرجەکانیان چین، بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە ناونیشانێک نادۆزینەوە کە وەکو مخەتەب بیبینین، چونکە بەتەنیا یەک مخەتەب نییە. هێزەکان ئێستاکە پەرت و بڵاو بوونە و ئەمەش کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە دروست کردووە. هەروەکو باسم کرد ئێستاکە ئەمانە کێشە گەورەکانن. بەڵێ بابزانم هاوڕێیان ڕەخنەیەک وەیانیش تێبین یەک پرسیارێک ئەگەر هەبی وەڵامتان دەدەمە. ئەو برادرە ئەڵەیە بە زمانی تورکەکان قسە دەکەی کوا ئێران چی ماوەیان هێشتا بۆتان هەزم ناکرێت ئەوەی ئیسرائیل و ئەمریکا بە ئێرانی کرد. ئەوە یەک لە نەخۆشیەکانی ناسیۆنالیزمی دیاسپۆرای کوردیە. دیاسپۆرای کوردی ئیتر نەخۆشە کاکە، بەڕاستی نەخۆشە دیاسپۆرا و نازانێت چارەسەریەکەشی چیە، ئەو چارەسەریە لەکوێ بدۆزێتەوە، ڕاستیەکان نابینێ، ئەوەی کە بە دوژمنی دەزانێ زۆر بچووکی دەبینێ هەزمی ناکە و ئەوانش وەکو ئەمریکیەکان پێیان وابوو لە 4 ڕۆژی یەکەمیندا کۆتایی پێدێ. بەڵام لەبەر ئەوەی ناسیۆنالیزمی دیاسپۆرا نەخۆشە لە ڕووی دەرونیەوە کە نەخۆشیش دەبێ ئیتر ناتوانێت شیکاریەکی استراتیژی شیکاریەک بکە کە پێشبینی جیۆپۆلیتیکی ئێران بکە لە ناوچەکەدا. بە تەنیا وەڵامەکەم ئەوەیە. سوپاس دەکەم. بەڵێ زەڵکاوێک کە ئەمریکا باسم کردووە، زەڵکاوێک کە ئەمریکا کەوتۆتە ناویتر بڕۆ ئایا کاک زاگرۆڕات ناوێکی سەیرە، کاک زاگرۆڕات جەنابەت ئینگلیزی ئەڵمانی چ زمانێک دەزانی، فەڕەنسی چ زمانێک دەزانی، لەکوێ بەدووە داچوون دەکەی؟ ئەمانەی ئەو شتانەی هەموو خوێنمەوە ئایا ئەمانە هەر هەموو ئەمڕۆکە سەرچاوەکەم بۆ نەهێنای؟ ئەمانە باس لە زەڵکاوەکە دەکەن و ئەمانە هەمویان هێزی ئەمنی ئیسرائیلین، هێزی ئەمنی ئەمریکین، ئەوان باس دەکەن. ئێوە چۆن ئەم زەڵکاوە نابینن؟ هێشتان لێتان تێناگەم بەڕاستی. ئێران سوپەرمان نییە کاک مەحموود عەزیز، ئێران سوپەرمان نییە، بەڵام ئەڵێن ئەوەی لە بەرامبەر ئێراندا شەڕ دەکا
کوالیسیۆنەکە کە پێتان ناخۆشە پێی بڵێن کوالیسیۆنی ئەپشتین، کوالیسیۆنی ئەپشتین کێشێکی زۆر زۆر گەورەیە و کوالیسیۆنی ئەپشتین بەڕاستی هەم ئێرانی بەهێز کرد و هەم لە دەوروبەری ئێراندا خەڵکانێکی کۆکردنەوە کە هەتا دوێنێ دژی ئەو ڕژێمە ئێرانیە بوون. بە تەنیا بڕۆ لە چاویلکەی کامیرا بیانیەکاندا لە سنووری وان تەماشای چاودێری ئاوارە ئێرانیەکان بکە کە لە ئەوروپا دەگەڕێنەوە، لە تورکیا دەگەڕێنەوە ئێران، دەستنە ئێران، بە تەنیا ئەمانە ببینە و قسەکانی ئەمان ببینە، تەماشای جلوبەرگ و سەرپۆشی ئەوان بکە، بۆ ڕوون دەبێتەوە کە بەشێکی زۆر ئەوانەی کە پێشتر لە بەردەستی کۆماری ئیسلامی ئێرانی هەڵاتونە ئەمڕۆکە لە سایەی کوالیسیۆنی ئەپشتین دەگەڕێنەوە ئێران و لەگەڵ ڕژێمی ئاخوندی ئێرانی جوود دەبن. ئەوەی ئێوە نابینن ئەوەیە، ئەوە کێشەکەتانە و ئەمە وای کردووە بەڕاستی ئەو ئێرانە لاوازە کە ئەمن پێم وایە ئەگەر ئەو شەڕە نەبووایە زۆر 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 2 ساڵی دیکەی خەیان دەبا بەڕاستی کۆماری ئیسلامی دەکەوت، بەڵام نەیانویست، نایەن هەوێ کۆماری ئیسلامی بەو شێوەیە بکەوێ، چۆن پێشتر لە بەهاری عەرەبیدا نەیانویست سووریا بکەوێ، ئیتر هەڵسان بە هەردوو لایەن و سووریاش ئەمەی پێخۆش بوو بێگومان، هەڵسان ئیتر ئیسلامیەکانیان هاندا بۆ ئەوەی بستە ناو سووریا، بۆ ئەوەی ئیتر ماوەیەکی درێژ ئەسەد لە سەردەسەڵات بمێنێتەوە و ڕێگان نەدەن حکوومەتێکی مەدەنی دیموکراتیک کە سەرەتا خوێندکارانی سووری بوون خۆ پیشاندانیان ساز کرد، ڕێگان نەدەن ئەوانە بێنە سەردەسەڵات ئەو کاریان کرد. لە ئێرانیش ئێستاکە ئەوەی ناسیۆنالیزمی کوردی دیاسپۆرا هەروەکوتم هەم نەخۆشە هەم جاهیلە تێناگا ئەمەیە، ئەوەی لە ئێرانی ویستیان ئەمە بوو. ئەگەر نا ئێران کۆتایی پێهات بوو، ئێران ڕووخا بوو، بەڵام ئەمانە نایەن هەوێ ئیتر لە ئێراندا شۆڕشێکی ناوخۆیی بکرێ، لە ناوخۆدا ئیتر ڕژێمێک گۆڕانکاری بەسەردابێ و ڕژێمێکی ناوخۆیی پشتبەستن ئێرانی کە پشتی بەدرەوە نەبەستووە بێتە سەردەسەڵات. کۆی کێشەکان ئەمە بوو. ئیتر ئەوەیە کاکە ڕیاد هۆڵم پرسیارێکی چاکە لە چاپەمەنیەکاندا قسە لەسەر ئەمە دەکرێت کە هەندێک چەکی نەبیستراو ویانیش هەندێک چەکی کە خەیاڵ ناکەن ئیسرائیلەکان ناچارن بەکاری بێنن، چونکە لێرەدا ئێستاکە وەکو باسم کرد من بە سەرچاوە قسە دەکەم، هەموو سەرچاوەکانم بۆ باسکردن کە ئەو کەسانەی کە باسم کرد لەسەر فەرماندەی سندکۆم هەتاوەکو CIA هەتاوەکو موساد کە بە نێگەتیڤ باس لە شەڕی ئیسرائیل و ئەمریکا دەکەن، یعنی پێیان وایە هەتاوەکو ئێستا ئەنجامیان وەرنەگرتووە. لە ڕووی سەربازی ڕاستە ئێرانیان وێران کردووە، لە ڕووی ئابووری زیانێکی زۆر زۆر گەوریان بە ئێرانداوە 50 ساڵی دیکەش ناتوانانی خۆی کۆبکاتەوە، بەڵام نەیانتوانێت. باشە هورمزت بۆ ناکرێتەوە چ دەکەی؟ ڕێگە نادا لە هورمز بە هیچ شێوەیەک وزە بچێتە دەرەوە، دەی چیەکەی وەرە پێم بڵی چیەکەی؟ هێرش دەکەی ئێتەوە حوسیەکان لەوبەری هێرش دەکەنە سەر سعودیا، هێرش دەکەنە سەر ئیمارات و پاسدارەکانی ئێران بەشی ئەوە هێزیان هەیە کە هێرش بکەنە سەر کوێت و قەتەڕ و بەحرێن ئەگەر هێرشی سعودیاش نەکەن. ئەو کاتە چیەکەی؟ لە هەمان کاتدا دەتەوێ وزەکە لە ڕێگای تورکیا بنێری بۆ نمونە وزەی عێراق کە هەم بەش ناکە و هەم ڕێگا نادا لە عێراقدا حەشدی شعبی هەیە، هەر لە بۆ هەندێک ئێستاکە تەماشا دەکەین سەرچاوی وزەی عێراقیش لە بەسڕاوە هەتاوەکو زاخۆ بۆمبە باران دەکا. ئەوە پەیامێکە ئەڵێ من دەمەوێ بۆشاییەکی وزە دروست بکەم لە جیهاندا، ئەتۆ بۆت نییە ئەو بۆشایە پڕ بکەوە، هەتاوەکو ئەمریکیەکان دێن لەسەر مێز دادەنیشن لەگەڵ ئێمە، بۆت نییە. لێرەدا ئیتر ئەمریکا ئەگەر کشایەوە ئیسرائیل چیەکە؟ بەڕاستی ئیسرائیل بە تەنیا چیەکە؟ و یەک لە مەرجەکانی ئێران و یەک لە سیاسەتەکانی ئێران کە بە ئێحتیمالی زۆر چاینە و رووسیاش هەر بۆیە ئیتر تەکنۆلۆژیای نهێنی پێدەدەن لە ژێرەوە
یەک لەوانە ئەو تەکنۆلۆژیا ئەلکترۆنی کە ئەمڕۆ باسم کرد. لە سێ دوورگەی ئەمریکا بۆ چەند سەعات ئێران توانی کارەبا بکوژێنێتەوە. ئەمە شتێک بۆ کە ئێرانیەکان ئەو توانایە نییە. ئەمە لە بەرامبەر ئەوەدا دێ کە ئیتر مەرجی چاینەکان و ڕووسیەکان ئەوەیە کە ئێران لە مۆ دواییتر ئەگەر سازشێکیش بکە دەبێت سازشەکە لەسەر ئەو بنەمایە بێ کە هەژمونی ئەمریکی وەکو جاران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەمێنێ. ئەوە لە هەمان کەتدا مانەوەی تەنیایی ئیسرائیلیش دەکەین، هەر لە بۆ هەندێک ئیسرائیل دەبێت کارێک بکە وە مەترسیەکە لێرەدایە بەڕاستی کە چەکی نوکلێری بەکار بهێنرێ. ئەو مەترسیە منیش بەکەمی نازانم، بەڵام ئەگەر بێت و ئەو چەکە بەکار هاتیتر چی ڕوەدا، ئەمەشیان بابەتێکە کەلکە هیچ کەس لە ئێستاوە ناتوانێ پێشبینی لێ بکات. بەڵێ هاوڕێیان، سوپاستانەکەم کە تاوە کوستا لەگەڵماندا بن بە بەرنامەکەمان لەمە درێژتر نەبێ، نیو سعاتێکە قسە دەکەین وابزانم بەسە. سوپاستانەکەم کە تاوە کوستا لەگەڵماندا بوون، هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. هەر بژین، کاتێکی خۆش.